هر کەسێک وچی مرۆڤێک مەسئولی ئەو خاکە مەسئولی ئەو جڤاکە سەر ملێوێ بێ هەر کەسێک دزانێ ئەو تشتێکی زۆر گرنگە توانێ بێ ئەو خاکێ ئەو جادانە خاوین بکێ. بالنسبة لأربيل يعني أربيل أنا أعتبرها المتنفس الوحيد بصراحة. أنا مو بس أني أحكي لك بشكل عام العراقيين أجمع إذا يريد يطلع مثلا يتونس يعني ما يختار إلا أربيل. أربيل أعتبرها المتنفس الوحيد إلي وكل شخص. سلمى بتفيا عم شيكا خو خارزين دام عملت شي مع سيرانا عم زبلي خو هميل ولا روكينو بدنا نفعل كده ودور هر كذا اجتماع بهيدا او جهه وشويه جون بهيدا باقش كرنو او شي بشهد سيرانا خو ولا بقطع ژینگەی کوردستان بەڕاستە پێویستە کە ئێمە چاوکراوە بین. یەکەم خاڵی یەکەم ئەوەیە ئێمە کە سەفرەیەک دەکەین ئێمە دەچینە شوێنێک دەبی خەڵکەکە دەبی چاوکراوە بێت دەبی پاشەخۆی هەر بگرێتەوە لە شوێنێکی دابین بکرێت. خاڵی دووەم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی لەبەر چاو بگرێت کە شوێنەکان ئەو جێ دابین کراوە دەبی شوێنی وەکو پارێزراوی شتێک دابدرێت کە ئەو پارێزراوە چییە بۆ نمونە بۆ نمە بابرین وەکو حاویە وەکو ئەوشتانە وەکو جێک کە ئەو پاشەماوەکەی تێکاتە ناو شوێنەکەی.